الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، أمرو إن شاء الله بإذن پروردگار باسی ڕەوشتێکی تری گرنگی ئیسلامەکەین، ڕەوشتێک کە ئەگەر ئینسان پابەندی ببێ و ئەو ڕەوشتە لە گیانیا هەبێ بەڕاستی دڵی ئیسراحەتەکە، بالی مرتاحە، جەستە و لاشەی لە حرام دوورەکەوێتەوە. ئەخلاقێکە لە ئەخلاقی پێغەمبەران، ڕەوشتێکە لە ڕەوشتی پیاوچاکان، ئەویش بریتیە لە ئەخلاق و ڕەوشتی قەناعەت. ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر بەڕێزان ئێمە پێویستمان بەوە هەیە کە ڕازی ببین بە قەدەری خوای پەروەردگار و بەو بەشەی کە خوای پەروەردگار بۆمانی دیاری کردووە. لەم زەمان و کاتەی کە خەڵکی زۆربەی باوشی کردوتە دنیاە و بە هەردوو دەستی دنیای گرتووە و غەرق بووە لە ناو شەهەواتەکانیا، لە ناو هەوا و ئارەزوەکانیا. لە زمانێکە کە زۆر کەس ڕازی نییە بە بەشی خۆی، شکاتەکە، ئاوارەکە. قەناعەت بەڕێزان بە زمانی عەرەبیش ئەلقەناعی پێ ئەوترێ. زانایانمان بەم شێوازە تەفسیرەکەن یان پێناسەیەکەن. کۆمەڵێکیان وتویانە هي الرضا بما أعطاك الله وكتبه وقسمه. وتویانە ئەوەیە کە ئینسان ڕازی بێ بە بەشی بەو بەشەی کە خوای تەعالا پێی داوە و بۆی نووسیوە و قسمەتی کردووە بۆی. هەنێکی تریان ئەفەرمن هي الاستغناء بالحلال الطيب عن الحرام الخبيث. وتویانە قەناعەت ئەوەیە کە ئینسان ڕازی ببێ بە حەڵاڵێکی پاک و دوور بگرێ لە حرامێکی پیس. هەنێکی تریان وتویانە هي أن يكتفي المرء بما يملك ولا يطمع فيما لا يملك. وتویانە ئەوەیە کە ئینسان کفایەت بکا بەوەی کە هەیەتی، تەماحی ئەوە نەکا کە نیەتی. یعنی مەقسەدیان ئەوە نییە ئیش نەکا ئینسان و کاسبی نەکا، نا، یعنی ئەوەی کە هەیەتی و خوا پێی داوە بە حەڵاڵی قەناعەتی پێ بکا، تەماحی ئەوە نەکا کە خوا بۆ ئەوی نەنووسیەوە هی خەڵکی ترە بەڕێگایەکی حرام تەماحی بکا. هەنێکی تریان وتویانە القەناعەة هي امتلاء القلب بالرضا. وتویانە قەناعەت ئەوەیە کە دڵت پڕ ببێ لە ڕازی بوون بە بەشی خوا، والبعد عن التسخط والشكوى، و دوور بگری لە ڕازی نەبوون، بۆڵە بۆڵکردن، سکاڵاکردن لەو بەشەی کە خوا پێتی داوە. خوا پەناماندا. طبعا خۆشەویستەکانم، قەناعەتیش معنای ئەوە نییە کە ئینسان ئیلا ئەبێ فەقیر بێ، نا، بەڵکو جاری وا هەیە کابرایەک دەوڵەمەنە بەڵام پێویستی بە قەناعەتە، وەکو چۆن فەقیرەکە پێویستی بە قەناعەتە. قەناعەتی دەوڵەمەند ئەوەیە کە کابرای دەوڵەمەند ڕازی ببێت بە بەشی خوا، شکر ببێ بە بەشی خوا. ئەو دەوڵەمەندیە وای پێ نەکا زوڵم بکە. قەناعەتی دەوڵەمەند ئەوەیە کە نەیڵێت پارە و ماڵ و سەروەتی دنیا بڕاتە ناو دڵیەوە و ببێ بە عەبدی پارە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تعس عبد الدينار، تعس عبد الدرهم، تعس عبد القطيفة. خەڵکانێک هەیە دینارە پەرستن، خەڵکانێک هەیە درهەمە پەرستن، خەڵکانێک هەیە جلوبەرگە پەرستن. وخوای تەعالا لە قورئانە فەرموویەتی ئەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلهەه هەوا. خەڵکانێکت بینیە کە هەوا و ئارەزوەکانی خۆی ئەپەرستێت. يعني خەڵکێ بالفعل عەبدایەتی دینار و درهەمەکە. خۆ عەبدایەتی دینار و درهەم ئەوە نییە سوژدەی بۆ ببە،
ئەوەیە کە دیرهەم و دینار لە باوکی و لە دایکی و لە خێزانەکەی و لە برا و لە خوشک و لە ئەولادەکانی خۆشەویستتر بێ بەبەر چاوێەوە خەڵکانێکی نزیکی ئەو کە واجبە لەسەری ئەو مراعاتیان بکە و لەگەڵیان نەبێ بەبەر چایەوە تیا ئەچن لەبەر بێپارەیی لەبەر فەقیری لەبەر نەخۆشیە کە پارەیان عیلاج بکەن ئەمیش بۆ خۆی وەستاوە و هەر هیچ ناڵێ دڵی نایە من خەڵکێک ئەناسم واللهی 5 فەرزا لە مزگەوتە 5 فەرزا لە مزگەوتە تەماحی ڕیزی بەردەمی هەیە شەڕی ڕیزی بەردەمەکە کاتێ دائنشی لە لای بە شکل و شێوەیە ئەڵێ ئەمە لەمە مسلمانتر قەت نییە بەس واللهی ئەمە قسەیەتی لەگەڵ ماڵ و مناڵیە و توێتی پارەیەک لاستیکی لێدرا ئیتر بۆ سەرفکردن نییە یعنی بۆ ناو خەزیێنەیە واللهی بەڕێزان ژن و مناڵەکانی دەستیان بردووە بۆ هەموو ڕێگایەکی حرام بۆ ئەوەی بژێن حد بەس بۆ ئەوەی بژێن نانەسکێ بژێن ئێوە کەی مسلمانە بەڕێزان والله ئەوە عەبدولدینار عەبدولدۆلار ئەوە عەبدی خوا نییە بەڕاستی با نوێژیش بکە کەوا بوو کابرای دەوڵەمەند کاتێ قانیعە ئەگەر ئەو پارە و پوولەی هەیەی وای پێ نەکا خۆی بە بەرسر بزانێ لە خەڵک پارە و پوولەکەی بەکار بێنێ بۆ ئەوەی حەقی فەقیر و هەژاران بخوا و واستەی پێ بکا و بکەوێتە پێشی خەڵکی چەنەها فەقیر هەیە بەڕێزان فەقیرە بەڵام قەناعەتی نییە چەنەها دەوڵەمەنیش هەیە دەوڵەمەنە بەڵام ئەو فەرقی قەناعەتی بەو بەشە هەیە کە خوای تەعالا پێی داوە غەش ناکا لە تجارەتە لە ئیش و کاسبیەکەیە منعی حەقی خوا ناکە لەو پارە و پوولەی کە هەیەی خۆی زەلیل ناکە لەبەر خاتر پارە و لەبەر خاتری مەنسەب و پلەپایە منعی زەکات ناکات منعی ئەمانە ناکە بەڵکو دائیم شاکرە دائیم هەستەکە ئەمە بەشی خوایە پیاوێکی گەورە هەبوو لە سعودیە لە یەمەنەوە هاتبوو ناوی بن لادن بوو باوکی ئەو ئوسامە بن لادنە کە مەشهور بوو لە عالەما و ئەمریکا بەرامبەری وەستا ئەوانە ئەم پیاوە حەماڵ بووە لە کاتی خۆیان لە یەمەنەوە هاتووە بۆ سعودیە وەکو ئەو هەموو یەمەنیانەی بۆ سعودیە هاتووە لەوێ دەستی کردوتە ئیشکردن بە حەماڵی خۆی پێگەیان تا گەیشتە ئەوەی کە بوو بە وەزیر لە حکوومەتی سعودیە و کاتە بەڵام دائیمەن کوڵە باڵەکەی حەماڵیەکەی لە ناو دوێخانەکەی هەڵەواسی بۆی هەر کەسێ بێتە ماڵیان پرسیاری لێ بکە بڵێ ئەوە من لەو مەرحەلەوە گەیشتمەتە ئەمە بۆی دائیمەن خۆی لە بیر بێ بۆیە بەڕێزان حتا ئەمە ئەخیرەش لە دوای ئەو حادیسەش کە کوڕێک لە کوڕەکانی کە ئوسامە بن لادن بوو کردی تا ئەم ئەخیرەش مؤسسەی بن لادن دائیمەن کاروبارەکانی مەکە و مەدینەی ئەبردەڕێەوە لەم ئەخیرە ئەوانەیە کە حەجیان کردبوو یا عومرەیان کرد لەم ئەخیرە دائیمەن لە پشتی ئەوانەی کە خزمەت گوزارن لەوێ نووسرا بوو مؤسسەت بن لادن بەڕاستی ئاوایە ئینسانی دەوڵەمەندێک خواناس قانع ئەوەیە کە دائیمەن شکری خوای پەروەردگار ئەکا ئەگەر بەرهەمێکی زیاتری دەستکەوێ پارەیەکی زیاتری دەستکەوێ ئەزانێ مە لەلایەن خواوەیە نای خەڵەتێنێ و فریوی نادا و ئەگەریش زەرەر بکات خوا نەخواست حاڵەتێک هاتەبانە هەر زەرەرێک لەو زەرەرانی کە خوای تەعالا ئەیمێرێ بەڕاستی ڕازیە بە بەشی خوای پەروەردگار قانعە بە بەشی خوای پەروەردگار ئێمە زۆرمان بینیە لەو کەسانە زۆرمان بینیە کاتێک کە لێ قەومانێک هاتۆتە سەریا بەڕاستی پیاوی مەیدان بووە لاسایی پیاوچاکانی کردوێتەوە ڕازی بۆ بە بەشی خوای تەعالا کاتێ خەڵک ڕۆینە بۆ لای دڵی بدەنەوە ئەو دڵی خەڵکی داوەتەوە ئەو توێتی الحەمدولله شکر بۆ خوا ئەوە هی منە و خوای تەعالا خۆی خاوەنێتی بردوێتیەوە بەلای خۆی الحەمدولله بەس نەوێ هەر هەمووی نەبردەوە بەس نەوێ سوپاس بۆ خوا ئەو هەموو نیعمەتەی تر کەم هاوە سەرما ئەوانەشی نەبردەوە خۆ ئەگەر ئەویشی بەبردایەتەوە من هەر لەسەرما بڵێم ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون سوپاس بۆ خوا کە ماڵ و مناڵم سەلامەتن ئەسەیکن ئەوە قەناعەتە ئەوە ئیمانداریە بەڕێزان با دەوڵەمەندیش بێ با هەشی بێ بەڵام فەقیری وا هەیە هەموو ئێوارێ دێتەوە ناشکرە معنای ئەوە نییە یعنی هەر کەسێ فەقیر بێ قانع بە بەشی خوا هەر کەسێ دەوڵەمەند بێ قانع نییە نا مەرج نییە ئەوە پەیوەندی بە کەسایەتێکەیە زەلامی واشمان هەیە فەقیرە دائیمەن شکرانە بژێرە دائیمەن تەسلیمی ئەمری خوای پەروەردگارە هیچ ناشکری ناکە ئەزانێ ئەمە ئیمتیحانێکی خوای پەروەردگارە بۆ ئەو چاوی لە دەستی خەڵک نییە کاتێک خەڵکێک ئەبینێ بە سیارەیەکی آخر مۆدێل ئەدا بەلایەوە ئەو پاسکیلێکیشی نییە ئەڵێ سوپاس بۆ تۆ خوای پەروەردگار یا ڕەبی خوایە بەرەکەت خێتە ڕزقی ئەویشەوە دوعای خێرەکە حەسوودی بە کەس نابە چاوی پیسی نییە بەرامبەر بە نیعمەتێک کە خەڵک هەیەتی بۆیە ئەوە معنای قەناعەتە خۆشەویستەکانم هەر کەسێک
قناعتي نبي برزان سبحان الله افوتي هل نفسيا خوي الرخي هل نفسيا خوي الرخي جگە لەوەی کەوا لەوانەیە زۆر جار ناشکری خوای پەروەردگار بکە زۆر جار ئەو کەسانە کە قەناعەتیان نییە خواردن تێریان ناکە سبحان الله هەر خواردن یەک لە بەردەستیانە بێت تێر نابن ئەو قەناعەتی نییە هەر لیباسی بکاتە بەر سبحان الله دائما هەستەکە ڕوتە و پۆشتە نییە چی قەناعەتی نییە هەر سیارەیەکی لە ژێرا بێ هەر سبحان الله چاوی ها لەسەرەوەی خۆی لەزەت لەو سیارەی خۆی نابە تەسەورەکەن خەڵک هەیە سیارەی هەیە هەموو عالم ئەڵێن خۆزگامان بەو سیارەی ئەو يعني ئەوەی کە ئیماندار نەبێ و ئیمانەکەی زەعیفێ بەڵام سەیرەکەی ئەوە بەکەم ئەزانێ و چاوی ها لەسەرەوەتر لەزەت نابینێ سبحان الله چێژ نابینێ لەوەی کە هەیەی بۆیە ئەفەوتێ بۆیە سەر ئەناتە هەزار بەزمەوە بۆیە کاتێک ئەزانێ بەسەریەکە لە نیعمەتەکانیەوە ئەکوژرێ بۆیە ئەزانرێت ئەفەوتێت دەبرەوەی تەماحەکەی زیادە تێر ناخوا خۆشەویستەکان تێر ناخوا خۆی خاتە هەزارها مەسائیبەوە لەزەت و چێژ لە خانوەکەی وەرناگرێ لەزەت و چێژ لە ماڵەکەی وەرناگرێ و پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثەکە ئەفەرمێ بەنی ئادەم عەجیبە يعني ما بس ئەو کەسانەیە کە قەناعەتیان نییە ئەگەر یەک کێوێک يعني یەک دۆڵێک ئاڵتوونی هەبێ حەزەکە بیکا بە دوانی هەبێ حەزەکە بیکا بە سیان کاتێک زانێ مردن دێت مەگەر خۆڵی ناوی قەبرەکە ئەوەی سەری قەبرەکە تێریکە ئەگینا هیچ تێری ناکە نابێ مسلمان وابێ ئەبێ مسلمان لەو جۆرە کەسانە نەبێ ئەبێ مسلمان کۆشش بکە لە دنیا لەبەر ئەوەی زەلیلی ژێردەستی نامەرد نەبێ خوای گەورە ئەمری کردووە بە کاسبیکردن ئەمری کردووە کە بە دوای حەڵاڵا بگەڕێی لە هەر شوێنێکە هەبێ فەرموویەتی ئەرض الله واسعة زەوی خوا فراوانە هەوڵدەن حەڵاڵ پەیاکەن دوور بگرن لە حەرام و ڕاستیش نییە هەر کەسێک ئەڵێ حەڵاڵ نەماوە ئەو کەسە ئەڵێ حەڵاڵ نەماوە ئەوە دیارە خۆی تەماحی حرامی کردو بۆیە ئەوە حەڵاڵ نەماوە ئەگینا حەڵاڵ هەر ئەمێنێ هەر ڕێگای حەڵاڵ ئەمێنێ و ئەتوانێ ئینسان ڕێگای حەڵاڵ بگرێتە بەر پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ سەرفرازە ئەو کەسەی کە ئیمان ئەهێنێت و بێتە مسلمان پاشان ڕازیە بەو ڕزقەی کە خوا پێی داوە کە کیفایەتێکا و بەشێکات و قەناعەتێکیشی هەیە بەوەی کە خوا دایە پێی یعنی خوای تعالی ڕزقێکی پێدا ئەژێت وقناعتي بە ڕزقەکەی خوای پەروەردگار بەڕاستی ئەو کەسە ئیباتەوە مادام ئیماندارە ولا حديث كتاب في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم من أصبح منكم أم حديث زور جرينجا بريزان زور جرينجا رحمتان لي دائما حالها متان بخوش موا أم حديثتان لبرد شاوبي أم حديث زور جرينجا جو بجرين تماشاك نزان في غمريان صلى الله عليه وسلم أو خوش بيسي خوا أو رحمة بركتيك خوي تعالى نابيتي بعالمين تماشاك خوش يسكان شو نصيحة مانك أفرمي من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا أفرمي هركسي أجر خوي تعالى بوي بكاكاتي بياني هالقسي حال أمن آسايش أجي سفاس بخوا الحمد لله يا ربي خوايا الستر مهم لنا ومالك يخوما حتى ما كريج بي قرنج أوي هم لمالي خوما وإسراحتم وستريكم هيا ولا شم صاغة سفاس بوتو يا ربي خوايا كجستم صاغة حتى أجر نخوشي كيش مهبي سفاس بخوا لحمولا كي تروح شاكم تنهبا نخوشي كيش لجان ما هبي وما دام شارة سري هيا وقوتي أو روجي هيا يعني خواردني أو روجي هيا أو روجة نافرمي خواردني صالي والله مهما أنا خواردني يك صالي هيا تشاوي الروية خلق مان هيا خواردني يك صالي هيا تشاوي الروية أترسيه زي رأي كردية على الدنيا يراني بيه تواو قيامت هلا سيه تواو دائما برشاوي تنا في غمرة فرمي صلى الله عليه وسلم قال قوتي يك روجي هبي أو الرجاء كبيانك هل ساقوتي أو الرجاء هبي أفرمي فكأنما حيزت له الدنيا وك أوايا حمو دنيا ملكي أو بي برا باشاي أم دنيا إيش حلوة كتوي هي أو الرجاء فرام كخول ببوليسي جهان أزاني وازاني جهان هم يا رجال دس أو نقبة تسر لي شواوا أي شروط توي بخوار ربع توش إسراحتني تو إسراحتي لما لقي خود دجمن الدنيا فكرة صافة ناترسي انقلاب ليبكن ناترسي برام برد بوسنا وناترسي تشيد ليبكن أو شينية والله أي شر وقت تجلو برجك لبركة ناتو أني أشش حاول تجلو برجك لبركة شنك جرماية أيوة لكاتي جرماية وناشتو أنا يعني حيت يعني مهم أوي كأو شر وقت ولا بركة حجلو برجك وقت ولا بركة و خواردنيش حر أبي خواردني يك نفر بخوا جاري واهي أو أنا لبر ريجيم الشكل خوان وطني خواردني نفرك جناتوان بخون ألا بر أويك أجا لبتشي ولا تشي أو أنا مستشار وشتيان هي سريان ليان تيك دا ناتوان مدل خوان خواردني كيش بخون كوابو تو لو ملك تري تو لو باشا تري تو لو رئيس تري والله وايا أقل قناعة أبي والله قسما
بەو خوایەی خەڵقمی کردیە بەو خوایەی کە ئێستا گوێی لێمە و ئەم بینێ و ئەزانێ من لەم شوێنەوە چی ئەڵێم ئێستا و هێشتا بۆ ئێوەم نەوتووە واللهی خۆم بە هەر هەمویان ناگۆڕمەوە والله ئەگەر تەنها نانی ئەم ڕۆژەم هەبێ والله قەت ناڵێم خۆزگان بە فڵان و خۆزگان بە فڵان مەسئول خۆزگان بە فڵان ڕئیس و خۆزگان بە فڵان سەرۆک قەت خۆم ناگۆڕمە بە ئەوان سوپاس بۆ خوا کە الحەمدولله ئێوە پارەم پێ نەداوە ناتون گوێم لێ ئەگرن ئەوان معاشیان بۆ ئەو خەڵکە بڕیەتەوە هێشتا خەڵکیش گویان لێ ناگرێ وەکو پێویست سوپاس بۆ خوا ڕێزێکمان هەیە لەناو ئەو خەڵک و خزم و دۆستە الحەمدولله بەبێ پارە بەبێ ترس کابرا ڕێزت لێ ئەگرێ کە ئەیشمرین ئەکەونە شوێنمان و بۆ قەبرستان بەبێ ئەوەی هیچ زەختێک لەسەریان بێ هەر لەبەر خاتری خوا بۆ ئەوی دوعایەکی خێرت بۆ بکەن تۆ خوا حیف نییە خۆت تەماحی ئەو کەبژی ئەوە کەی ژیانە ئەوان هەیانە ئەوە کەی حەیاتە ئەوان هەیانە والله ئەم دنیاە هەر ئەبڕێتەوە ئەم دنیاە سعاتێکە ساتێکە ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە ئەبڕێتەوە من ئێوارە لە تەلەڤیزۆنی ئازادی کاتی خۆی لە هین بەناو سمودا گەڕاوە هینی ڕسمی بازاڕی سمودی زاتی گرتووە ئەوە کەوتە بەر چاومتر منیش تەماشامە کرد زۆرێک لەوانەی لێرە نوێژیانە کرد لەنا ئەو ڕسمانە بوون و گەڕانەوە بەلای خوای پەروەردگار زۆرێک لەم مانەی کە ئێستا لێرە ڕیشتان سپیە و سەرتان سپیە لەناو ڕسمەکانە دیار بوون سبحان الله گەنج بوونە لەو کاتە ئێستا پیرن و بەتەمەنن دنیا وایە دنیا چاوتروکانێکە ئەی ئەو هەموو تەمەنەت چۆن ڕۆی والله خۆتش نازانی چۆن ڕۆیشت هەر چاوتروکانێکە و ئەڕوا هەروە ئەزانی وا بوویتە تا ڕسمەکەی خۆت ئەبینیتەوە لە کاتی خۆیە دنیا ئاوایە ئتە تەنازولت دابێ زەعیفیت نواند بێ بەرامبەر بە هەر کەسێک والله هەر دنیا ڕۆیی و ڕۆیی هەر دنیا ڕۆیی و ڕۆیی من بەزەیم بەو کەسەی ئادێتەوە کە کلکەلەقی ئەکا بە دوای مەسئولێکە والله بەزەیم پێادێتەوە والله 1000 جار ئەڵێم سوپاس بۆ تۆ خوایە کە قەناعەتێکت بە من بەخشیوە نایکەم بۆ بیکەم ئەو ڕزقە هەر دێ لەلایەن خوای پەروەردگارەوە ئەو ڕێز و احترام و پلە و پایش ئەگەر خوا ناردبێتی هەر دێ والله هەر دێ ئەوە زۆر گرنگە تۆ ئەو قەناعەتت هەبێ زۆر گرنگە زۆر ئەگەر تیاتا دروست ببێ داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکات هیدایەتمان بدە دامەزراومان بکە یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت دنیا هەڵمان نەخەڵەتێنێ یا ربی خوایە پارە و پولی دنیا منسەبی دنیا هەڵمان نەخەڵەتێنێ یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئەم دام چاوانە لە ئاگری جەهەنەم بپارێزە یا ربی ئەوانەمان کە گەڕانەتەوە بەلای تۆ یا ربی خوایە ڕەحمیان پێ بکەی یا ربی خوایە دوعاکانی ئێمەیان پێ بگەیەنی وەکو خێرێک یا ربی شیفای نەخۆشەکانمان بدە یا الله خەڵکانێک داوای دوعای خێریان لێ کردوین خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت شیفایان بدە ڕەحمیان پێ بکە و ئەوانەی لەم مەجلیسە دانیشتون کە هەر یەکێک شوێنێکمان ئێشێ نەخۆشیەکمان هەیە ئەو نەخۆشیە بکەیتە خێر و بەرەکەت بۆمان ولا سەریشمان لای بە یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە یا ربی زیاتر و زیاتر وای پێ بکەی خوایە ئەم وڵاتەمان پڕ بێ لە ئەمن و ئاسایش و خۆشی و خێر و بەرەکەت یا ربی خوایە بارانی ڕەحمەتمان لێ نەگریتەوە یا ربی خوایە ئەم ساڵمان بکەیتە ساڵی هات یا ربی خوایە ڕەحم بە وڵاتمان بکەی یا ربی خوایە سەرکردەکانمان ساڵح و دادپەروەر بکەی هەروەها یا ربی هەموو سەرکردەکانی وڵاتانی ئیسلام یا ربی خوایە هەر مسلمانێک ئەمڕۆ ئەچەوسێتەوە لەسەر ئەم زەویە هەر مسلمانێک تعدای لێ ئەکرێ زوڵمی لێ ئەکرێ خوایە زوڵمی لەسەر لابەی ڕەحمی پێ بکەی سەری خەی بەسەر زاڵمانە ئامین ئامین بەڕێزان باسی قەناعەت درێژەی زۆرە ئەو هۆکارانەی کە ئەبێتە مایە ئەوەی قەناعەت بۆ ئینسان دروستکە یەک خاڵی باسەکەم و باقیەکەی ئێلمەوە بۆ وتاری داهاتوو وتارەکانی تر ئەوەی وات پێەکە قەناعەتت بۆ دروستکە خۆشەویستەکانم ئیمان بەخوایە چەندیە ئیمانت بەخوای خۆت قایم بێ چەندیەک خوا بە جوانی بناسی ئەوەنە زیاتر ئەیپەرستی ئەوەنە زیاتر ڕازی بەو بەشەی کە خوا پێتی داوە چەندیە خوا بناسی ئەوەنە زیاتر ئەیپەرستی ئەوەنە زیاتر ڕازی ئەبی بەو بەشەی کە پێتی داوە ڕازی ئەبی بەو ڕزقەی کە پێتی داوە ڕازی ئەبی بەو ئەجەلەی کە ئەو بۆتی نووسیوە بەڵام ئەگەر خوا نەناسی ئەگەر خوا ناس نەبی والله نازانی چۆن خوا بپەرستی والله سەرگەردان ئەبی والله بە ڕزقی خۆت ڕازی نابی والله بە ئەجەلی خۆت ڕازی نابی والله دائما چاوت حالە شتێک کە هی تۆ نییە دائما بۆڵەت دێ جا خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ بۆ دڵنیابوونی من و تۆش ئەفەرمێ إن الله هو الرزاق ذو القوة المتين ئەفەرمێ بەڕاستی خدا خۆی ڕۆزی دەرە خۆی خاوەن هێزێکی پتەوە یعنی خوای تعالی خۆی ڕۆزی دەرە خۆی ڕزقەدا ڕزق دیاری کراوە ڕزق نووسراوە بەڵام لەسەر من و تۆیە کە کۆششی بۆ بکەین کە هەوڵی بۆ بدەین ئەوەیە مەوزوعەکان بەڕێزان پێویستە لەسەرمان بجوڵین لە ئێمە حرەکەت لە خدا بەرەکەت خوای تعالی ئەو کەسانەی پێخۆش نییە کە
تەمەڵن خۆ تەمەڵەکانیش بەخوا ڕزقیان هەر بۆ تێ بەڵام ڕزقێکی زەلیلی ڕزقێکی نامەردانە لە زمانی هارون ڕەشیدا کۆمەڵە خەڵکێکی نەفام دروست بوون ئەیانوت کاکە مادام هەر خوا ڕزقەدا دەی بەخوا ئێمە ئیش ناکەین قاچیان درێژ کرد و ئیشیان ناکرد ئیتر نانەزانین چیان لەگەڵا بکەن ئەمە فکرەیەکی زۆر بۆ گەنگ بوو لەو زمانە دروست بوو حتا ناوێنیان نابوو تەنابیلەت الڕەشید یعنی هارون ڕەشید هینێکی بۆیان بڕی بۆ معاشەک وتر بەخۆیان ئەوانیش ئینیان کرد نابوو تەمەڵخانەکانی یان تەنمەڵەکانی لای هارون ڕەشید تەمەڵ بوون شوێنێکیان بۆیان دیاری کردووەکو تەمەڵخانە ئیتر بۆ ئەوەی بیان ترسێنن تۆزێ بجوولێن وتیان کاکە ئەتان بین فرەتانە دەینە شەتۆ خستیانە سەر عارەبانە وتیان ئەتان خێنە ناو دجلەوە فرەتانە دەین ئێوە بەکەلک چیتێ ئیتر ئەمانی شوفەن عارەبانەکەەوە بوون کابرایەک وایە زانیەمان حەقیقی ئەیان خەنە شەتەوە کابرایەک بەزەی پیانە هاتوو بڕێ نانەڕەقی هەبوو چەند گونەیەک وتی کاکە بیاسم دوێسمە پۆلیسەکان وتی کاکە من حتا ئەم نانەڕەقەی منشیان پێدەن جارێکان مایان خەن خوا کەریمە دوایەوەش خوا کەریمە نانەکەی هەور چەند گونەیەک نانەڕەق بۆی بیدا پیان وایە زانی ئەوان دامانە بۆ نانەڕەق ئیتر ئەوانش وتیان ئەم نانەڕەقە چۆن هینەکەی بۆمان وتی ئەمە نانەڕەقە بۆ خۆتان هینەکە وتی یعنی ئێمە خۆمان بیکەینە ئاوا و قەڕیکەین و بیخۆین وتی چی بکە وتی وەڵڵە بەرادە بڕانە بۆ شەت باشتر یعنی ئەلە بەوەش ڕازی نەبوون هەر نانەڕەقە بکەنە ئاوا و خۆیان بیخۆن یعنی تەمەڵخانەی بەو شێوە ئەوە لە ئیسلاما نییە ئیسلام دینی جوولانە دینی هەوڵدانە دینی کۆششکردنە ئەوەندەی کە خوای تەعالا ئاسانی کردوێ ئینشاء الله خوای تەعالا ڕزق و ڕۆزی هەر ئەنێرێ بەڵام ئومێدت هەبێ لەوانێت جار خوای تەعالا ڕزقت کورت کاتەوە لەوانێت جار خەسار بکەی لەوانێت جار تووشی بێئومێدی ببی نابێت ئومێدت بەخوا بڕۆخێ لەو حاڵەتانە ئەبێت دائما هەوڵ بدەیت قەناعەتت وا بێت کە ڕزقی تۆ دیاریکراوە و هەیە ئەبێت پێی بگەیت رسول الله صلى الله عليه وسلم حديثك فرمي أيها الناس اتقوا الله خلقنا نخوا بترسن وأجملوا في الطلب وبجواني بدواي رزقي خوتانا بقرن يعني بحلال برقاي حلال فإن نفسا لن تموت حتى تستوفي رزقها دنيا من هيج نفسي نامري كار رزقك خوي بكاملين أخوا يتشن يخوا بو دياري كردبي أو أنا أبي بخوا وإن أبطأت عنها أقر شي توزيكيش رزقك الدعاء بك حرتي وأبي هلبي خوي فاتقوا الله كوابول أخوا بترسن وأجملوا في الطلب وبجواني دعوي رزقي خوابكن خذوا ما حل ودعوا ما حرم أويك أخوا حلالي كردوا ورقرن أوشيك أخوا حرامي كردوا دور قرن لي يعني آواتاني برزان نابي إيميش أواني شيك هيانا وريان برو خيتي امرو إيشنية يان توزيك موچنية يان هندي وضع دروز بووە طبعا من باس هناك موانێک کە موچەکەیان دواخستێ ئەوە گوناحبارن لە لای خوای پەروەردگار ئەوەی کە سەبەبە لەوەی کە موچەکە دواکەوێ ئەوە ئینشاء الله ئیبینینەوە بە زەلیلی بە ئیزنی خوای پەروەردگار باس ئەوە ناکەم کە ئەوان بەس باس ئەواکەم کە تۆ نەڕۆخی کە تۆ ئومێدت هەبێ بە خوای پەروەردگار و ئینشاء الله هەموو ئەو دەرگانە ئەکرێنەوە کە بەسراون ئێستا هەمووی ئەکرێنەوە بەڵام نابێ بڕۆخی حاجی عوسمان هەبوو نزیکمان بوو لە مزگەوتی تەقوا حاجی عوسمان وتی لە کاتی گرانیەکەی 92 93 ئەوانە وتی ئێمە یەکیمانێکمان هەبوو سیارەی تریشمان هەبوو ئەو کاتار کەسێ سیارێکی مانی هەبووایە زۆر دەوڵەمەند بوو لە چاو خەڵکی تر وتی دەرچوین لەگەڵ چەند کەسێکی ترە هەر ئەوانش دەوڵەمەند بوون هەمویان هاتین بۆ تەعزیە بۆ سمود لە ناو جێبەکەی سوار بوو بووین وتی ئافرەتێکیش لەوانەی کە ڕۆژنە بە بوڵەچنە ئەو کاتە خەڵک ئەچوو ئافرەتان دایکی ئەو کەسانەی کە زۆربەی ئێمە پەروەردەی ئەوانەین دایکەکانمان کاتێک خزم و کەس و کارەکانمان ئەنفالکان دایکەکانمان ئەچوون گوڵەچنەیانەکرد بەو شێوە ئەم گەنجانیان پەروەردەگرت کە ئێستا لێرە دانیشتوون ئەڕۆیش گوڵەچنەی ئەکرد هەتا ئێوارە و ئاهات یعنی وەکو بڵێ نانی ئەو ئێوارەی ئەهێناوە بۆتان ئاوا بوو بەڕێزان جاوتی یەکی لەو ئافرەتانە دانیشتبوون ناو سیارەکە ئێمەش باسەوەمانە کرد دنیا زۆر خراپە و هەتا بێگرانیەکە زیادکا و بەخوا وا بڕواژیان نامێنێ و لەوانەیە هەمووان لە برسا بمبرین و توچیان باسانەمانە کرد یعنی لەگەڵ ئەو دەوڵەمەندانە هەر سێ و چوارمان دەوڵەمەند بوون و قاتی جوان لەبەرمان هەبوو بۆ تەعزیە ڕۆیشت وتی ئەوە ئافرەتەش وتی ئەوە براکانمێەوە باسی چیەکەن وتی گوێ لە قسەکانەوە وەڵڵای ئاوا حاڵەکە ئاوایەوە ئێوتی براکانم قەسەم بەخوا ئێوە بۆ ئەترسن بۆ ئەوەنە ورەتان ڕۆخاو وەڵڵاهی من ئەوە سە ئەم بەیانیە چوومە بۆ گوڵەچنە ئەوە تا دەسم نەکەوتووە و ئەگەڕێمەوە بە ماڵ بەخوا یەک نانێ لە ماڵمانە نییە خاوەنی ئەوە نەیەتیمیشم ئەرێ باشە مۆ من قەناعەتم هەیە ئەو خوا ڕزقەکە ئێستا ناردەوە مناڵەکانم و تەئکید بەبێ نامرین ناخەوین مناڵەکان بەبێ ناخەوە و ڕزقیش حتا نەمرین هەر ڕزقەکەمان بۆ دێ ئێوە
واتەسەورەکەم کشتان وجلوبەرتانە زۆر تێڕ و پڕدیارن ئێوە بۆ ئەترسن وتمان والله بابا ئێمە لای کەمەکەیەکی دوو سیارەمان هەیە یەکێکی ئیشەکا و مان و ئەوانەیەکە ئەو کاتەمان وەکوتم سیارەیەکی مهم بوو بە ئیشکردن و هەشمانە سیارەی خۆشمان هەیە بەڵام ئیسە بەیەک و حەزمان کرد بەجێ ببێ وتی دەی بەخوا حەز دەکەم ئیمانتان زۆر زۆر زەعیفە ئەو کەشی دەی کە بەستوتانە وەکو حاجی یعنی ئەوە حەقی خۆی نادەن بەڕاستی جاوایە بەڕێزان وایە یعنی سەیکە ئەو ئافرەتە بێوەژنە ئەو ئافرەتە دەربەدەرە کە مێردەکەی ئەنفال کراوە کە خاوەنی کۆڵێک یەتیمە لە گوڵەت ڕۆیشتۆ بە گوڵەچنە و گوڵەچنەکەشی دەست نەکەوتو ئەو ڕۆژە و نانی کیش لە ماڵیان نییە زۆر ئیمانی بەقەوەترە لەوانەی کە ئەو هەموو پارە و پولەیان هەیە سەیکە بەڕێزان بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئەبێ وریابین قەناعەتێ تەواومان هەبێ بەخوای خۆمان ئینشاءالله خوای تەعالی ڕەحمان پێکە